ئێمە ئەمڕۆکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەردانی برای بەڕێزمان کە سووران عومەرمان کرد. دیارە وەک بەرز نرخاندێک بۆ هەوڵ و ماندووبوونەکانی هەم خولی پێشووتری هەم ئەم خولەش پەرلەمانیشی ئێمە تەقدیرمان کردو بەڕاستی و تەقدیری چالاشیەکانی هەڵوێستەکانی و بوێرەکانی تەبەن و خەمەکانی بۆ خەڵک بۆ خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی بە پێویستمان زانیوە هەم لە نزیکەوە سەردانیان بکەین و هەم لە نزیکەوە بەڕاستی خەڵاتی ڕێزێنان و بەرز نرخاندنی کار هەڵوێستەکانی بکەین. سپاسی برایان و خوشکان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشاوە هاتوون بۆ بەسەرکردنەوەمان و ئەوەی لە ڕابردوو لەگەڵ ئەم خوشک و برایانە ئەنجاممان داوە. ئەرکی سەرشانمان بووە لە نوێنەرایەتی خەڵک و ئینشاءڵڵا بە نەمانی من لەوێ ئەو شوێنە بەتاڵ نابێ، چەند برایانی کە لەوێن چ ئەو خوشکانە و چه هەر برایەکی تر کە دەچێتە ئەو شوێنە ئینشاءڵڵا دەنگ و ڕەنگی خەڵکی کوردستانە بێت و ئەو بەڵێنانەی کە لە ڕابردوو داومانە بە خەڵک بۆ جێبەجێکردنی لەوێ بووین و ئەوانەشی لەوێ ماونەتەوە هەمان کارەکەن ئینشاءڵڵا خوا پشتیوان بێت.